ئەم کاتتان باش. تازەترین ژمارەی وەقاعی کوردستان کە ڕۆژنامەی ڕەسمی هەرێمی کوردستانە و وەزارەتی داد دەری دەکات هەواڵی ناخۆشی بۆ ڕۆژنامەنووسان پێبوو بە جۆرێک داکۆکیکاران لە ئازادی ڕادەربڕین با کودەتا وەسفی دەکەن و دەڵێن ئەمە ئینقیلابە بەسەر یاسای ڕۆژنامەگەریدا. وەقاعی کوردستان ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2023 بڵاو کردووەتەوە کە تایبەتە با کاری میدیایی لە هەرێمی کوردستان و لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە دەرکراوە. ئەم ڕێنمایانە ژینگەی کاری میدیایی لە هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی دیکەوە. ڕێنمایە تازەکانی وەزارەتی ڕۆشنبیری وەکو شۆکێک ژینگەی میدیایی هەرێمی کوردستانی هەژاندووە. دەنگی ناڕەزایی دژی ڕێنمایەکان تۆڕە کۆمەڵایەتیەکانی پڕ کردووە. یەکێک لە ڕەخنە بنەڕەتیەکان پەیوەندی با چۆنەتی مامەڵەکردنەوە هەیە لەگەڵ میدیای ئەلکترۆنی هەر ئەمەیە کە ڕەخنەگران با کودەتا وەسفی دەکەن. بەجۆری ڕێنمایە تازەکەی وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر بتەوێت میدیایەکی ئەلکترۆنیدا بمەزرێنی پێویستت بەوەیە حکوومەت مۆڵەتت پێ بدات. ئەمەش دژی یەکێک لە بنەما سەرەکیەکانی یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 کە ئاجەخێت لە تۆمارکردنی میدیا دەکاتەوە نەوەکو وەرگرتنی مۆڵەت. مەترسی ئەم ڕێنمایە ئەوەیە کە ئەگەر بابەتەکە بوو بە وەرگرتنی مۆڵەت ئەوە ئەگەر لە ئارادا هەیە کا مۆڵەتیشت نەدرێتێ کەواتە حکوومەت خۆی دەکات بە خاوەنی ئازادی ڕادەربڕین و کردنەوەی میدیای تازە بەویستی ئەو دەبێت. ئەمە لە کاتێکدایە پێشتر میدیای ئەلکترۆنی ئاسانتر و لا ڕێگەی سندیکای ڕۆژنامەنووسانەوە تۆمار دەکرا و دەستی با پەخش دەکرد. ڕێنمایە تازەکانی وەزارەتی ڕۆشنبیری ڕۆتینات و ڕێگەیەکی درێژی بۆ وەرگرتنی مۆڵەت دروست کردووە هەر لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ وەزارەتی ناوخۆ و وەزارەتی گواستنەوە و گەیاندن و دەستەی ژینگە. داوامان لە هەموو سەفارەت و قونسڵەکان کرد لە هەرێمی کوردستان و لە بەغاش پشتیوانی سنتەری میترۆکەن لەو حملەی کە ڕایەگەیەنێ سەبارەت بە ئەو ڕێنمایە تازانی کە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە دەرچووە سەبارەت بە فریکوێنسی کە بەلای ئێمەوە ئەوەی کە ئەو مافانەی کە یاسای ڕۆژنامەگەری دەداتێ هەندێک ڕێنمایی وەکو ئەم ڕێنمانەی کە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە دەرچووە لێتە سەنێتەوە نابێ ڕێنمایی بەهێزتر بێ و قووەتی قانونی هەبێ. قانونەکەی ڕۆژنامەگەری زۆر وازەحە. ئەم ڕێنمایانەیە کە دەرکراوە زۆر لە خاڵەکانی پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەریە و حملەی زڵ دەکەین. یەکمانم بابەتێکی ترسناکە لەسەر ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری و ترسناکە بەسەر یاسای ڕۆژنامەگەریەوە بۆیە ئێمە کارەکەین بۆ پەکخستنی. ئەمە تاکە سیما و خاڵی جاکەرەوەی قۆناغەکە نابێت بەڵکو ڕێنمایەکە خاڵی دیکەی تێدایە کە بە بڕوای داکۆکیکاران لە ئازادی ڕادەربڕین مەترسی گەورن. بۆ نمونە دروستکردنی لیستی ڕەش بۆ میدیاکان لە کاتێکدا ئەگەر سەرپێچی لە ڕێنمایەکانی بڵاوکردنەوە بکەن و خۆیان لەگەڵ حکومەکاندا نەگونجێنن. لەمە دووە ئەگەر میدیایەک سەرپێچیەکی کرد و دووبارەی کردەوە ئەوە حکوومەت مافی ئەوەی هەیە بە شێوەیەکی کاتی ڕای بگرێت و بۆشی هەیە ماوەی ڕاگرتنەکەش درێژ بکاتەوە تاوکو دەگات بەوەی بیخاتە لیستی ڕەشەوە و ڕێگە بە هیچ دام و دەستگایەکی حکومی نەدات کە مامەڵەی لەگەڵدا بکات. ئەمە لە کاتێکدایە بە گوێرەی یاسای ژمارە 35 ساڵی 2007 کەس بۆی نەبوو ڕۆژنامە قەدەغە بکات و دەستی بەسەردا بگرێت. ئەمەش کودەتای دووەمە. لەم قۆناغە تازەیی سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕیندا سانسۆر و مۆنیتەرینگ لەسەر میدیا دانراوە سەرباری ئەوەی ڕستە و دەستەواژەی لاستیکین و خوێندنەوەی جیاواز هەڵدەگرێن بەڵام میدیا مەحکومە بەوەی لێیان لانەدات تاوکو نەکەوێتە بەردەم مەترسی ڕاگرتن و نەخرێتە لیستی ڕەشەوە. ڕێنمایەکەی وەزارەتی ڕۆشنبیری 22 خاڵی نووسیوە لەسەر لایەنی کواڵیتی و ناوەڕۆکی ڕاگەیاندن و کردوویەتی بەمەرج بەسەر میدیای بیسرا و بینراو لە هەندێکیاندا دەستەواژەی لاستیکی تێدایە و خوێندنەوەی جیاواز هەڵدەگرن و لەلایەکی دیکەشەوە سنوورەکانی ئازادی ڕادەربڕین بەرتەسک دەکەنەوە. بۆ نمونە ئاسایشی نیشتیمانی، بەرژەوەندی گشتی، ئاشتەوایی کۆمەڵایەتی، تێکدانی شیرازەی خێزان، دوورکەوتنەوە لەو کارە میدیایانەی دەبنا هۆی قەیرانی ئابووری و شەڵەژاندنی بازاڕە ناوخۆیەکان، ناوزڕاندن، پێشێلی ئازادی کەسەکان لە یەکێک لە خاڵەکانیشدا ئاماژەیەکی دیکەی مەترسیدار خراوەتە ڕوو. وەزارەتی ڕۆشنبیری ڕۆژنامەنووسان ئاگادار دەکاتەوە کە لە داهاتوودا پێوەرەکانی ناوەڕۆکی میدیایی
لەلایەن فەرمانگەی میدیا و زانیاریەوە دەردەچێت و پاش بڵاوکردنەوەی ڕۆژنامەی وەقایع پێویستە هەمووان پابەند بن پێوە. ڕەنگە مەترسیەکە ئەوە بێت کە نازانرێت ئەو پێوەرانە چۆن دەبن و لەلایەن کێوە دەنووسرێنەوە لە کاتێکدا فەرمانگەی میدیا و زانیاری دەریان دەکات کە فەرمانگەیەکی حکومیە و لەم نێوەندەدا پەرلەمان ڕۆڵی نابێت. ئاسوودە بن.